سەربازە ئیسرائیلیەکان زەبری دەرونی پاش جەنگ ناچار بە خۆکوشتنیان دەکات. لە دوای 7 ئۆکتۆبەرەوە دەیان سەربازی ئیسرائیلی خۆیان کوشتووە. بۆ بەشێکی زۆری سەربازان کە بەشداری مەیدانی لە شەڕەکاندا دەکەن، جگە لە مەترسی لەسەر ژیانیان لە کاتی ڕوبەڕووبوونەوە مەیدانیەکاندا، دوای جەنگ ڕوبەڕووی مەترسیکی دیکە دەبنەوە کە ڕەنگە ژیانیان لەناو ببات. ئەویش فشاری پاش زەبری دەرونیە. بەپێی راپۆرتی میدیای ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەرەوە دەیان سەربازی ئیسرائیل کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. بەپێی راپۆرتێکی پێگەی جێروسلام پۆستی ئیسرائیلی ئەمڕۆ 21 تەمموزی 2025 بڵاو کراوەتەوە. تەنها لە 2 هەفتەی ڕابردوودا 4 سەربازی ئیسرائیل کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. وەک لە راپۆرتەکەدا هاتووە، لە دوای 7 ئۆکتۆبەرەوە دەیان سەربازی ئیسرائیلی دوای گەڕانەوەیان لە بەرەکانی شەڕ کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. ژمارەیەکی زۆریش بەدەست فشاری پاش زەبری دەرونی بەهۆی جەنگەوە دەناڵێنن. ڕووداوەکانی خۆکوشتن لەنێو سەربازانی ئیسرائیلدا زەنگێکی مەترسیدارە، چونکە ڕەنگە ئەمڕۆ جەنگ کۆتایی بێت، بەڵام فشاری پاش زەبری دەرونی کۆتایی نایەت و دەست پێ دەکات. ئەوەش مەترسێکی جددیە. وەک لە راپۆرتەکەدا هاتووە، حکومەتی ئیسرائیل تا ئێستا کاری جددی نەکردووە بۆ ڕێگریکردن لەو مەترسیانە. بەپێی راپۆرتەکە 4000 سەربازی ئیسرائیلی کە لە بەرەکانی جەنگ گەڕاونەتەوە ڕوبەڕووی جەنگێکی دیکە دەبنەوە کە لە مێشکیاندا سەر هەڵدەدات. ئەوەش دەکرێت ژیانیان لەناو ببات. سەربازەکان دوای گەڕانەوەیان لە جەنگ ڕوبەڕووی ناڕێکی دەرونی دەبنەوە. دوای سەردانیکردنی پزیشکی دەروونناسی، ناڕێکیە دەرونیەکان بە فشاری پاش زەبری دەرونی دەستنیشان دەکرێن. بەڵام حکومەت و وەزارەتی بەرگری ئیسرائیل کاری جددیان نەکردووە بۆ یارمەتیدانی سەربازە گەڕاوەکانی جەنگ. چیرۆکی سەربازەکان شۆکێنەرە بۆ شەقامی ئیسرائیل. لە ڕای گشتی و تۆڕە کۆمەڵایەتەکانیش باس لەوە دەکەن دوای جەنگ ئیسرائیل جەنگاوەرانی خۆی پشتگوێ دەخات. حکومەتی ئیسرائیلی ژمارەیەک هەنگاوی ناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە، وەک ناردنی ئەفسەری دەرونی بۆ یەکەکانی جەنگ و ئەنجامدانی وەرکشۆی دەرونی بۆ سەربازەکان، هەروەها کۆبوونەوەی یەکە سەربازەکان لەگەڵ پسپۆڕانی دەرونی. بەڵام هێشتا ئەو هەنگاوانە نەبوونەتە هۆی ڕاگررتنی دیاردەی خۆکوژی لەناو سەربازانی گەڕاوەی ئیسرائیل لە جەنگ.